زیاتر لە هەفتەیەکە شاری لۆس ئانجلوسی ویلایەتی کالیفۆرنیا گەڕی بردووە. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لەبارەی ئاگرەکەوە گوتی ئاگرەکە دیمەنی جەنگی بێخستمەوە کە چەند شوێنێکی دیاریکرا و بردومان کرابن. ئاگرەکە شێتانە تەشەنە دەکات و هەموو شتێک دەسووتێنێت. جیم ماکدۆنیال بەڕێوەبەری پۆلیسی لۆس ئانجلوس لەبارەی هەوڵەکانیان بۆ کوژانەوەی ئاگرەکە گوتی دەمەوێت خەڵکی دڵنیا بکەمەوە کە ئەم ماندوونە ناسانە کار دەکەین تا ئەوەی ژیانی خەڵک و مڵکیان ڕزگار بکەین. با گوێرەی زانیاریە فەرمیەکان زیاتر لە 200 کیلۆمەتر چوارگۆشە سوتاوە، 11 کەس ژیانی لەدەستداوە. زیان بە 10,000 خان و باڵەخانە کەوتووە، 180,000 کەس ماڵەکانیان چۆڵ کردووە. ئاگرەکە لە 5 ناوچەی جیاوە کەوتوتەوە، بەراورد بە ئاگرەکانی دیکە کە لە ساڵانی ڕابردوودا لە کالیفۆرنیا کەوتوتەوە چەندان کیلۆمەتریان سووتاندووە. ئەم ئاگرە بچووکترینە، بەڵام بەهۆی ئەوەی پریشکی ئاگرەکە گەیشتۆتە ناوچەکانی نیشتەجێبوون زیانی لە ئاگرەکانی دیکە زیاترە. تاوەکو ئێستا 16 کەس بەهۆی ئاگرەکەوە گیانیان لەدەستداوە. با گوێرەی ئامارە فەرمیەکان ئەو ئاگرە یەکێکە لە 20 ئاگرە کوشندەکانی مێژووی ویلایەتی کالیفۆرنیا. 10,000 باڵەخانە زیانی گەورەیان بەرکەوتووە و ئاگرەکە زیانی گەورەی بە 10,000 خان و باڵەخانە گەیاندووە. لە تشرینی دووەمی 2018 ئاگری کامپ 19,000 باڵەخانەی زیان پێگەیاند و لە تشرینی یەکەمی 2017 ئاگری تەبس 5,600 باڵەخانەی زیان پێگەیاند و ڕووخاند. نزیکەی 180,000 کەس فەرمانیان پێکراوە ناوچە و ماڵەکانی خۆیان چۆڵ بکەن. دەسەڵاتداران نامەی ئاگادارکردنەوە دەنێرن، بەڵام بەشێک لە دانیشتوان دەمێننەوە و هەوڵی ڕزگارکردنی ماڵ و مڵکەکانیان دەدەن. یەکێکی دیکە لە کێشەکانی ئەو ئاگرە دزی و تاڵانیە. پۆلیسی شارەکە تاوەکو ئێستا لانی کەم 20 کەسی با تۆمەتی دزیکردن و تاڵانی دەستگیر کردووە. دەسەڵاتدارانی شارەکە فەرمانی قەدەغی هاتوچۆیان لە شەواندا دەرکردووە. پاسەوانی نیشتیمانیش بۆ ناوچە زیان کەوتوەکان نێردراوە. لەگەڵ ڕووخان، سووتان و زیان پێگەیشتنی خان و وێلە گرانبەهاکان زیانە ئابوووریەکان تا دێت زیاتر دەبن. پێگەی ئاکیۆکیوزی تایبەت بە کەشناسی دەڵێت زیانە ئابوووریەکان لە نێوان 135 بۆ 150 میلیارد دۆلاردایە و ئەگەری بەرزبوونەوەشی هەیە. نزیکەی 10 ملیۆن کەس لە شاری لۆس ئانجلوسی ئەمریکا دەژین کە سەر بە ویلایەتی کالیفۆرنیایە. شارەکە زۆرترین چڕی دانیشتوانی تێدایە لە ئەمریکا. نرخی مڵک و باڵەخانەکانی لۆس ئانجلوس زیاتر لە 2 تریلیۆن دۆلارە. بەهۆی ئاگرەکەوە ماڵی بەشێک لە دیارترین ئەکتەر و ئەستێرەکانی هۆلیوود سوتاون، لەوانە بێلی، کریستاڵ، ماندیمور و پاریس هیلتن. ئاگرکەوتنەوەکە لە ناوچەی لۆس ئانجلوس کە بەهۆی بای بەهێزی سانتا ئانا و وشکە ساڵی زۆرەوە کەوتوتەوە. ئەو کات ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بڵاوی کردوێتەوە 2024 گەرمترین ساڵی مێژوو بووە. ئەوە لە کاتێکدایە پێش ئەو ساڵە 2023 گەرمترین ساڵ بوو. لە ساڵی ڕابردوودا پلەی گەرمی زەوی 1.5 پلە لە ئاستی پێش قۆناغی پیشەسازی بەرزبۆتەوە. وڵاتانی جیهان بە چەند ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی لە هەوڵدا بوون پلەی گەرمی زەوی لەو ئاستەدا بمێنێتەوە و بەرز نەبێتەوە. نەتەوە یەکگرتوەکان دەڵێت ساڵی ڕابردوو پلەی گەرمی زەوی 5 پۆینت بەرز بۆتەوە. لە 12 مانگی ڕابردوودا چەندین ڕوودا و ژمارەی پێوانەییان شکاند. ئەوانەش بەشێکن لە کاریگەریەکانی ڕاستەوخۆی گەرمبوونی جیهان کە بەهۆی بەرزبوونەوەی چڕی گازە گەرمکەرەکانەوە ڕوودەدات. کەشوهەوایەکی گەرم کە دەبێتە هۆی زیادبوون و بەهێزبوونی شەپۆلەکانی گەرما و ڕووداوە سروشتیەکان. گەرمبوونی کەشوهەوا دەبێتە هۆی شەپۆلی بارانی بەخوڕ. گەرمبوونی دەریاکانیش زۆربوونی زیان و ڕووداوە وێرانکەرەکانی لێ دەکەوێتەوە. با گوێرەی ڕێکخراوی کەشوهەوای جیهان لە ساڵی 2023 40 ملیار و 600 میلیۆن تۆن گازی گەرمکەر دەردراوەتە نێو بەرگە هەوای زەوی. ساڵی 2024ش 1 ملیۆن تۆن زیادی کرد.